بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵم کە لە بەرنامەیەکی نوێی جەژنانە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبمەوە. خوای گەورە ڕەمەزان لە هەموو لایە قبول بکە، خوای گەورە تاعەت و عیبادەت و تەراویح و زیکر و نوێژی هەموو لایە قبول بکە و جەژنی ڕەمەزانی پیرۆز لە هەمووتان پیرۆز بێ. خۆشەویستانم هاوشێوەی تەواوی جەژنەکانی ڕابردوو هەر سێ شەوەکەی جەژن کاتژمێر 7 بۆ 8 ئێمە لەگەڵتانە بین بە پێدانی کۆمەڵێک زانیاری و هاوکات خەڵاتیش بۆ ئەو بەڕێزانە ئامادەیە کە وەڵامەکانیان دروست ئەبێ. هیوادارم کە تاک دوا کۆمنت و دوا پەیوەندی لەگەڵمان بن، هەوڵی خۆتان بدەن بۆ ئەوی بنە خاوەنی خەڵاتی بەرنامەی جەژنانەی کەناڵی پەیام، جەژنی تایبەت بە جەژنی ڕەمەزانی پیرۆز. هیوادارم خوای گەورە جەژن کاتە مای خێر و بەرەکەت و خۆشی و ئاسوودەیی بۆ هەمووتان خوای گەورە ئینشەڵا وڵاتمان ئاوادان کە خوای گەورەی ئینشەڵا تاعەت و عیبادەتی هەموو لایەکمانی قبول کرد بێ. خۆشەویستانم ئەمڕۆ 6 پرسیار بۆ ئەوی بەڕێز و خۆشەویست ئامادەیە. 6 پرسیار، ئێمە ئەو 6 پرسیارە ئاڕاستی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەین. عنی بۆ نمونە لە بەرنامەکە کە 5 خولەک بۆ 6 خولەکە ڕوا پرسیاری یەکەم ئەگۆڕێەوە، پرسیاری دووەم بە هەمان شێوە بۆ خولەکانی تر، پرسیاری سێم ئەکەین، پرسیاری چوارەم، پرسیاری پێنجەم، پرسیاری شەشەم تا کۆتایی. هیوادارم تا کۆتایی لەگەڵمان ببێنەوە، هەوڵی خۆتان بدەن، پەیوەندیمان لەگەڵ ئاساس بکەن و جەژنە پیرۆزەی خۆتان بگەن بە دۆستان و خۆشەویستانتان هاوکات ئەو بەسەراتە خۆشانەی کە لە جەژنا ڕووی داوە لە ژیانتانە ڕووی داوە بیکەنە دیاریەک بۆ بەرنامەی جەژنانەی کەناڵی پەیە. نازانم پەیوەندەکان ئامادەیانە. کاک شەعبان لە ئاکرێ. کاک شەعبان گیان سڵاوی خوارد دەبێت جەژنە پیرۆز بێ. کارمەندان تۆنی باش کاگۆڕیان لە تۆ لە هەموو کارمەدا هەموو بینەرانی کەنالی پەیام پیرۆز بێ. زۆر سپاس کاک شەعبان گیان. کاک شەعبان جەژن لە تۆ لە خانەوادەکەت پیرۆز، هیوادارن هەموو کات و ساتێکە دەر جەژن و خۆشی بێ. یەکەم ڕۆژی جەژن چۆن بەرەکرد کاک شەعبان؟ الحەمدولله یەکەم ڕۆژ زۆر خۆش بوو. منیش خانەوادەکەش هەموو جەژنتان دێ پیرۆز دەکەن، هەموو گشتمانە پیرۆز بێ ئینشەڵا. خوای گەورە تاعەت و عیبادەتی هەموو لایەکی قبول کردبێ ئینشەڵا. خوای گەورە ئینشەڵا تاعەت و عیبادەتان لێ قبول کە هەمیشە لە جەژن و خۆشیا بن. ئاکرێ و بارودۆخی ئاکرێ لەگەڵ جەژنی ڕەمەزانی پیرۆزە گەرم و گوڕ بوو کاک شەعبان؟ والله الحەمدولله باش بوو، تەنێ زۆر گەرم و گوڕ بێن سەپاسەر ناوەلا سەردان زۆر نەبوو. هیوادارم کە هەمیشە هەر لە جەژن و خۆشیا بن کاک شەعبانی بەڕێز. کاک شەعبان گیان ئێمە ئەمڕۆ 6 پرسیار بۆ بەڕێز و خۆشەویست ئامادەیە. یەکەم پرسیارمان کە لە تۆی بەڕێز ئەکەین پرسیارێکە پرسیارەکە بەم شێوەیە: کێ یەکەم جار ڕادیۆی دروست کرد؟ کێ یەکەم جار ڕادیۆی دروست کرد؟ سێ ئیختیار بۆ تۆی بەڕێز، ئێستا ئیختیارەکان ئەخوێنمەوە وەیەتە سەر شاشە ئیختیارەکان، ئەتوانی ئیختیارێکمان پێ بڵێیت و ئینشەڵا وەڵامەکەشت دروستە بێ. کێ یەکەم جار ڕادیۆی دروست کرد کاک شەعبان؟ ئایا مارکۆنی بوو، یا ڤۆڵتێر بوو، یا گراهام بێڵ بوو؟ مارکۆنی. جان مارکۆنی پێ دوایە بۆ یەکەم جار ڕادیۆی دروست کرد؟ بەڵێ. وەڵامەکەت پرسیارەکە ناگۆڕی، اختیارەکە ناگۆڕی؟ نەخێ ناگۆڕم. ئەی چێ ناڵێ هەڵەیە کاک شەعبان؟ هەڵا نییە، خەمت نەبێ کاک. دڵنیای هەڵە نییە؟ هەڵا نییە. ئادە باشە دەی باشکم هەڵە نەبێ ئینشەڵا. کاکە زۆر خۆشحاڵم هەمیشە لە جەژن و خۆشیا بن ئینشەڵا. زۆر سپاس بۆ تۆ کاک شەعبان گیان. پەیوەندی دواتر سندوسخان لە چەمچەماڵ. سندوسخان سڵاوی خوا لەبێ و جەژنە پیرۆز بێ. بەڵێ سڵاوی خوای گەورە لە ئێوە و جێژنی ڕەمەزان لەسەر دەم مسلمانان و سەردەم کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیام پیرۆزە. زۆر سپاس سندوسخان. جەژن لای ئێوە چۆن بەڕێوە چوو؟ پیرۆزبایی لە چی یەکەی لە جەژنی ڕەمەزانی پیرۆزە؟ سندوسخان تۆ دەنگە بەرزکەیتەوە گوێم لێو نییە. بەڵێ جەژنە پیرۆزەی خۆم ئاڕاستی سەردەم کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیامەکەم و خێزانەکەیشم و بنەماڵەکەم و ئەلحەمدوللا جەژن لە چەمچەماڵ زۆر گەرم و گوڕ بوو، بەگوێرەی کەش و هەواکەی بوو. سندوسخان ڕەمەزانە چۆن بەسەر بێت؟ ئایا توانیت وەکو خۆی ڕەمەزان ڕێزی لێ بگریت، میواندارەکەت باش قبول کرد لێ؟ بەڵێ زۆر بەدڵنیایەوە ئەلحەمدوللا ڕەمەزانێکی زۆر خۆش بوو. هیوادارم هەمیشە هەر لە جەژن و خۆشی و شادیا بن. سندوسخان پرسیارەکەمان بۆ تۆی بەڕێز: کێ یەکەم جار ڕادیۆی دروست کرد؟ سێ ئیختیار لەسەر شاشەیە توانی وەڵام بیتەوە. ئایا مارکۆنی بوو، یا ڤۆڵتێر بوو، یا گراهام بێڵ بوو؟
وڵی لە نێوان مارکۆنی و گراهمبێڵ نازانم لەو جوانە دانەیەکێتی تر نازانم کامێتی وڵایتە دانەیەکمان بۆ اختیار کە خوشکی من ئاسانکاریەکم بۆ لابێ وڵی ئاسانکاری تر ئەو سێ اختیارە ئاسانکاریە خوشکی ئەزیزی من مارکۆنی ڤۆڵتێر گراهام بێڵ با مارکۆنی بێ مارکۆنی بێ نایگۆڕی وڵی نازان بیگۆڕم وڵا خۆتە زانیت جەژنە دڵتان گەورە بێ بیگۆڕم من ئەڵێم مەیگۆڕە زۆر زۆر سپاس دەکەم پوریشم لە ماڵمانە حەزەکە زۆر بەشدار بێتوانێ واللهی سندوس خان ببوورە پەیوەندی زۆر لەسەر خەتە ناتوانین لەسەر یەک پەیوەندی تو کەس قسە بکە ئەگەر بتوانێت خۆی بە پەیوەندیەکی تر تەلەفۆن کا سپاسێکین چکە بەخوا بۆی مافی ئەوانی تر نەخۆین سپاس بۆ بەڕێزێت هەر بژی تەمیشار لە جەژ نابی خوشکی بەڕێزم سپاس بۆ پەیوەندەکەت پەیوەندی دواتر کاک سەفەر لە دوهۆک کاک سەقەر جان سڵاوی خوا دەبێت جەژنی پیرۆز بێ کاک سەقەر وعليك السلام ورحمة الله وبركاته گەلک سپاسچاوەکەم سەقەر لەگەڵ لە دهۆک ناسەفەر ببوورە کاک سەقەری خۆشەویست لە خزمەتتان جەژنی پیرۆز بێ لە تۆ خانەوادە و جەژن پیرۆز بێت لە تۆ لە گشت کادر و کارمەندیاری تەلەڤیزیۆنی پایان زۆر سپاس کاک سەقەر یەکەم ڕۆژی جەژن چۆن لای تۆ بەڕێوە چوو وەلا زۆر خۆش بوو دێخۆشترژی لێتن ئینشاءالله هیوادارم هەمیشە هەر لە جەژن و خۆشیە بی کاک سەقەر جەژن لای تۆ چواتایەکە گەیەنێ لە جەژنە پێناسەی جەژن لای تۆ چییە وەلا زۆر خۆشیە بەڵێ بریتە هەر لەوەی کە نوقلێک بجێڕن و تاو یاخود گردن ئازاییە یاخود لێبوردەیە و باشبوونە لەگەڵ خۆشەویستانمانە بەڵێ وایە بێگومان بەڵێ زۆر باش کاک سەقەر پرسیارەکەمان بۆ تۆ هاوشێوەی دوو بەڕێزی ڕابردوو کێ یەکەم جار ڕادووی دروست کرد مارکۆنی ڤۆڵتێر گراهام بێڵ بەڵێ 100 ملیۆن مارکۆنی 100 ملیۆن بەڵێ زانیاریت هەیە کاک سەقەر وەلا تا ڕادەیەک بەڵێ بەڵێ هەر بژیت هەمیشە هەر لە شتاق و تەندروست باش و هەمیشە لە جەژنیت سپاس بۆ تۆ خوا لەگەڵ بێت چاوەکەم سپاس بۆ پەیوەندەکەت پەیوەندی دواتر پەخشان خان لە سلەیمانی پەخشان خان ئەم کاتەوە باش سەلام عەلەیکوم کورە جەژنی پیرۆز بێ سەلام و ڕەحمەت الله وبەرەکاتو ئەم کاتی خۆش باش و جەژنی پیرۆز بێ و هەمیشە لە جەژ نابن باوکەکەم بەڕێزی زۆر سپاس دایەکیان دەست ماچەکەم تۆ بەس پێم بڵێ ئەم بەیانێت چی بۆ ماڵم ناڵ دروست کرد وەڵاهی بۆ نیوەڕۆ بۆم دروستکردن بۆ بەیانەکەی تاقەتی نەبوو یاخوا لە شستان بێتە ناخۆشە دەورەگەڕێم یاخوا عافێتان بێ هەمیشە هەر لە جەژن و خۆشییا بن پەخشان خان جیاوازی جەژنی ئێستا و جەژنی بەو پێی تەمەنێکت هەیە جیاوازی ئێستا و جەژنی ڕابردوو لە چیا بینیتەوە وەڵاهی ئەم جەژنە تۆزێ باشتر بووە تا جەژنەکەی پاش بەڵێ مەبەستم جەژنی باشتر بوو یەک فەرقی هەبوو بەڵێ یعنی باشتر بوو حەستەکەی میوانتان زۆرتر بوو گەرم و گۆرتر بوو بەڵێ جەژنی پاش بە بۆنەی کۆرۆناوە خەڵک نەئەگەڕا خوای گەورە ئینشاڵڵا ئەم بەڵایە لە کۆڵمان بکاتەوە خوای گەورە ئینشاڵڵا ئامین خوای گەورە بۆ هەر دەردێک دەوایەکە ئینشاڵڵا خوای گەورە دەوای کۆرۆنا بۆ هەموو لایە بنێرێ پەخشان خان پرسیارەکەی ئێمە بۆ تۆی خۆشەویست کە یەکەم جار ڕادووی دروست کرد مارکۆنی ڤۆڵتێر گراهام بێڵ مارکۆنی بێ مارکۆنی بێ نایگۆڕی نا وەڵاهی بەدڵنیاییشەوە باشە گیانەکەم سپاس بۆ پەیوەندێکت هەمیشە هەر لە جەژن و خۆشیاوی سپاس بۆ بەڕێزێت خوا لەگەڵ بێ پەخشان خان لە سلێمانیەوە لەگەڵمان بوو کاک ژیاری بەڕێز لە سلەیمانی کاک ژیار گیانسڵاوی خوارد لێبێ کاکە سەلام عەلەیکم جەژنی شا پیرۆز بێ کورە وعەلەیکە سەلام و ڕەحمەت الله جەژن لە تۆ پیرۆز و هەمیشە هەر لە جەژن و خۆشی و بەختەوەری و ئاسوودەیی بیت قوربانم لەگەڵێوە ئینشەڵڵا بەڵێ کاک ژیار یەکەم ڕۆژی جەژن چۆن بەڕێوە چوو لای تۆ گەرن ئازایی لە چێ کرد سەردانی دایک و باوک سەردانی خزم و کەس و کار والله الحمدلله جارێ ئەمڕۆ هەر چۆڵی سەردانی گەڕک و دراوسێ و جارێ خزم و کەس و نزیکوانە بۆ ڕۆژەکانی تر ئینشاءالله ئینشاءالله خۆ یعنی دراوسەکان لە چ گەڕەکە دانیشتی کاک ژیار لە ئیبراهیم ئەحمەدی بەڵێ یعنی لای ئێوە لە گەڕەکە هاتوچۆ هەبوو ئەمڕۆ بەڵێ الحمدلله بەڵێ سپاس بخوای گەورە پێویستە کاک ژیار حەزەکەم پەیامێ بۆ خۆشەویستان و مسلمانان بنێری کە بەڕاستی ئێمە دوو جەژنمان هەیە بێ زۆر بە زیندوی بێڵینەوە نازانم تا چەند لەگەڵ مای لەگەڵتان بە تەئکید پێویستە مسلمانان لەسەر ئەو نەریتە لەسەر ئەو دوو پایە گرنگەی ئیسلام بەڕاستی ئینسان ئەبێ پابەند بێ پێوەی ئێمە تەنها دوو جەژنمان هەیە دوو جەژنی پیرۆزە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان بۆیە مسلمانان پێویستە بەڕاستی لەم دوو جەژنەیە
پابەر بن بەڵێ بەڕاستی بەڵێ بۆ دینوکردنەوەی سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم صلی الله علیه وسلم پابەندونە بەم دینەوانێ بەڕاستی بێگومان وایە بێگومان وایە ئیشەڵا سازەکردنەوەی خۆشەویستی و ڕێز و محەبەتە لە بینی ئینسانەکانە لە بینی موسڵمانانە زۆر جوانە هیوادار پەیامێکیشە بۆ غەیرە موسڵمانەکان بۆی چاو لە ئێمەکە بمانبینن بێگومان وایە سپاس بۆ پەیامە جوانت کاک ژیارجان کاک ژیار هیچ بەسەراتێکی خۆش شتێکمان بۆ ناگەڕیتەوە وەڵایی شتی خۆش نازانێتە زۆر لەسەر زێن و لەسەر مێشکردنیەوەی ڕاستی بێت خۆم ئامادەکردو بۆ وەڵامی پرسیارەکە دەی ئیشەڵا وەڵای ئەو پرسیارەکە گۆڕا لەسەری تۆ زۆر داوا لێ بردەکەم پرسیارەکە بوو بەچی بۆ کاتی خۆ پرسیارەکە بووە پرسیاری دووەمی بەرنامەکەیە کاک ژیارجان هیوادارم کە وەڵامەکە و دروست مادام پەیامێکی جوانە گەیان مێژوونوسی کورد شەرەفخانی بەدلیسی کەی لەدایک بووە لەسەر شاشە پرسیارەکە هەیە مێژوونوسی کورد شەرەفخانی بەدلیسی کەی لەدایک بووە ساڵی 1542 1543 1534 ئاسانکاریی تیانە وڵای ئەو سێ ئیختیارە ئاسانکاریە اختیارێکیانم پێ بڵێ ئیشەڵا وەڵامەکە دروستە بێ بۆ دووبارەکەم 1542 1543 1534 1543 بێت لە خۆمەوەڵێن بەڕاستی کە نازانیت معلوماتم نییە جێگیری کەین بۆ پرسیارەکەی پێشوو بە وەڵامی هەرچیانی مەزانی دەی علی معلوماتم هەبوو لە هەرچێشیان هیوادارم وەڵامەکە دروست بێ حەزەکەی ئەم اختیارەت بۆ جێگیرەکەم ئینشەڵا وەڵامەکە دروستە بێ سپاس بۆ تۆ کاک ژیارجان لە جەژن و خۆشییا بن ئێوەش هەمیشە لە جەژن و خۆشییا بن خانەوادەی بەڕێست و هەموو خزم و کەسوکار سپاس بۆ جەنابێت خوارد لەگەڵ بێ کاک محەممەد علی لە سلێمانی کاک محەممەد گیان سڵاوی خوارد لێ بێ و جەژن و پیرۆز بێ سپاس کاک محەممەد گیان جەژن لە تۆ لە خانەوادە و لە دایک و باوکو لە هەموو لای پیرۆز بێ سپاس کاکە محەممەد گیان کاک محەممەد جەژنە پیرۆزە لە چیەکەی لە جەژنی ڕەمەزانە ولا لە هەموو مسلمانانی زیان بەتایبەتی مسلمانانی هەرێمی کوردستان هیوادارم هەمیشە هەر لە جەژنابی کاک محەممەد کاک محەممەد هیچ بەسەرات شتێکی خۆش نییە بۆمان باسکی تۆ پێ بکەنین وەڵی عەمەلیات لەبارەوە ناتوانم بگەڕێم خوای گەورە ئیشەڵا شیفا و با خوای گەورە شیفای عاجلی بۆ بنێرێ قوربانی تۆ سپاسەکەی کاک محەممەد گیان پرسیارەکەی ئەمە بۆ تۆی بەڕێز مێژوونوسی کورد شەرەفخانی بەدلیسی کەی لەدایک بووە ساڵی 1542 هاوکاری بەخوا هاوکاری بکەن هاوکارەکان ئەمە ئێستا پێت ئەڵێم 1542 1543 1534 دەکاتە گۆران هاوکاری بکەن ئەخ هاوکاری ئەو سێ اختیارە هاوکاریە کاک محەممەد گیان دڵی دڵم زۆر فراوانە من ئەگەر لە نزیکەوە بناسی کاک محەممەد گیان کاک محەممەد پەیوەندی پێشووتری گوێ لێ بوو ئەو چی و تۆش ئەوە بڵێ دەی باشە گیان دەستی خۆش و سپاس دەکەم سپاس بۆ تۆ خوارد لەگەڵ بێ میشە لە جەژنابی کاک محەممەد گیان پەیوەندی دواتر کانیخان لە هەڵەبجە کانیخان سڵاوی خوارد لێ بێ و جەژنە پیرۆز بێ سڵاوی خۆی گەورە لە ئێوەت جەژنە پیرۆزتان لێ یەکەم و دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم جەژنە پیرۆز لە تەواوی مسلمانانی کوردستان و دەروی کوردستان هەمیشە لە جەژنابی کانیخان تۆ یەکەم ڕۆژی جەژن خۆ بەچیەوە سەرقاڵ کرد چێشت بۆ ماڵەوە لێنا یاخۆت هەر خەریکی خواردن بوویت وەڵاهی هەردووکیانم کرد کێسەکەشم لێنا و لەگەڵ ماڵیشەوە جەژنەکەمان زۆر بەخۆشی بەڕێکدا الحەمدولله الحەمدولله سپاس بخوا پەیامی جەژن لای تۆ چیەکانی خان جەژن هەرەوەیە بە سارد و سڕی بین بۆ ماڵتان و نوقڵی هەڵگرین و بڕۆین یاخود پەیامی گەورەتر لە پشت جەژنەوە هەیە نەخێر پەیامی سەرەکی لە جەژندا بریتێنەوەی کە خەڵکی گرتنە ئازایی لێ بکەن و ئەو ڕقوچینەی کە لەڵی مرۆڤەکاندا کە بە درێژایی ساڵەکە تووشی هەر کەسێ بوێ یعنی بڵێن قسەیەکی درا دەگە بڵین کەسێک بەبۆی جەژنەوە پیرۆزیان بڵێن یعنی جەژنە پیرۆزە و گەرن ئازایی لێکەکەن لەبەرەوە بێتە هۆی پاکبوونەوەی دڵ و دەروونەکان بێگومان وایە ئیشەڵا خوای گەورە دڵدەرونی هەموو لایەکمان پاک بکاتەوە لە ئاستی یەکتر و هەمومان گەرنی یەکتر ئازا بکەین لەم جەژنەیە
إن شاء الله أجمعين إن شاء الله. إن شاء الله كاني خان هیچی خۆش بەسەراتێکی خۆش تێکنی ئەومان باسکەی والله سوشتم ببینی حاليا دەی زۆر باشە ئەچینە لای پرسیارەکە مێژوونووسی کورد شەرەفخانی بەدلیسی کەی لەدایک بووە 1542 1533 1534 کاکە خۆ مەرج نییە ئەوەی کە یەکەم ڕاست بوویتر وەڵامی ئێوەش بدەن ئەوە بڕۆ نا زۆر جاز دەوری نەهەڵەن کەمینە ڕاستن تۆ هەر ئەوە دیاریەکەی باشە گیان سواز بۆ تۆ هەمیشە لە جەژنابی خوا لەگەڵ بێ خوشکی بەڕێزم میدیا خان بەڵێ السلام علیکم میدیا خان سڵاوی خوا لەبێ جەژنە پیرۆز بێ لە هەر لێرە تا کەرکووک وای خوا گەورە لەکوێ بەڕێزی جەژن ئێوەی بەڕێزیش پیرۆز بۆ لەسەر تۆ مسلمانان زۆر سپاس هەر بژیت میدیا خان جەژنە پیرۆزی خۆ بنێرە بۆ خۆشەویستانت و جەژن لە کەرکووک چۆن بەڕێوە چوو وڵات سەرەتا ئاراستن ئێوە سەرجەم جێگرانیەکەم کەوتی سەرجەم جێگرانی ترەوە هەموو یەکگرێتەوە لە بەرێک بنێرێکی زۆرتانە هەمیشار لەش ساغبی زۆر سپاس زۆر سپاسەکەم بۆ وڵامی پرسیارەکەش 1543 نایگۆڕیت وڵی با هەرەوە بێت سپاس بۆ تۆ میدیا خان هەمیشار لە جەژن و خۆشی و ئاسوودەیە بژیت خی گەورە جەژن بکاتە مایی خێر بۆ تۆ بۆ خانەوادەت و بۆ هەموو لایەکی شەڵە خۆشەویستانم وەکو ئاماژەم پێدا کاک ئەحمەد باش بەڕێزم سڵاوی خوا لەبێ کاک ئەحمەدجان کاک ئەحمەد لە چۆ لەگەڵ مام کاک دابان کاک ئەحمەدجان لە چۆ لەگەڵمانی لە گوندێکی دەسار باشە زۆر خۆشحاڵین کاک ئەحمەدجان هەمیشە هەر لە ساغ و تەندروست بارفی و جەژنە پیرۆز بێ و هەمیشە لە جەژن نابیت جەژنێکی پیرۆز بێ بەڵێ کاک ئەحمەد یەکەم ڕۆژی جەژنی چۆن بەڕێکرد وەڵای خۆش بوو خۆش بوو ئەرێ وەڵا کاکە بۆنە بە کورتی جوابیتەوە براکەم بەڵێ ئەڵەن بۆنە بە کورتی جواب بمەیتەوە تۆزێ درێژ تۆزێ قسەم بۆ بکە زۆر باشە سەردانی چێو کردم جەژنە وەڵای سەردانیکردم و کەس کارمان بکرد هەمیشە هەر لە شتاخ و لەو گوندەی ئێوە جەژن گەرم و گوڕ بوو ئەرێ وەڵا نەفەر بە نەفەر دەکەن سپاس بخۆی ئەی بەیانی چی خوارد بەیانەکەی چی خوارد کاک ئەحمەد وەڵا بەیانەکە مەرەگە و برنجی گۆشت ڕەبی عافێتان بێ بە نووری دڵتان بێ کاک ئەحمەد کاک ئەحمەدجان پرسیارەکەمان گۆڕا پرسیارەکە گۆتەنبەرگی داهێنەری چاپخانە کەی لەدایک بوو گۆتەنبەرگی داهێنەری چاپخانە کەی لەدایک بوو لەسەر شاشە پرسیارەکە هەیە و وەڵامەکەش هەیە ببوورە نانا پرسیارەکەمان ئەوە دیارە من هەڵە یەکەم کرد پرسیاری سێمان کێ خاوەنی سێ جامی مۆندیالە کێ خاوەنی پرسیارەکە پرسیارێکی وەرزشیە کێ خاوەنی سێ جامی مۆندیالە ئایا پێلێ یاخۆت مارەدۆنا ئەو ئیختیارەی دومیان لە ئابین ئەو اختیاری دومیان لە ئابین ئەم پرسیارەیان دوو ئیختیاری هەیە پیلی یا مارەدۆنا کێ خاوەنی سێ جامی مۆندیالە وەڵای ئاسانکارێکمان لێ بکە وەڵای ئاسانکارێکە دوو ئیختیارە ئیختیارێکیان دیارە بە هەڵە نووسراوە بەڵام دوو ئیختیار پێلێ و مارەدۆنایە کام کێ خاوەنی سێ جامی مۆندیالە ئایا پێلێ یاخود دیگۆ ئارماندۆ مارەدۆنای ئەرژەنتینی وەڵای جێژنێ و دەی ئاسانکاریەک وەڵای ئێمە ئەم پرسیارە ڕاستەکەی هەر دوو ئیختیارە دوو ئیختیارەکەش ئاسانکاریە کاک ئەحمەدجان دەوچێ بکانی ئاسانکاریش پێ بۆش بکە جان ئەخە ئاسانکاری بۆ کەس نەکردو ئاسانکاری بۆ کەس نەکردو با بزانی ئای برێم نازم چ هەم زانیاری مەسە نییە ئەیتر ئیختیارێکیانم پێ بڵێ سپاس دەکەم کاک ئەحمەدجان با پێلی بی با پیلی بێ سپاس بۆ تۆ دەست خۆش هەروچەر لە جەژن و خۆشیابی کاک ئەحمەد سپاس بۆ پەیوەندیەکەت چێ؟ ڤینۆسخان لە سلێمانی ڤینۆسخان سڵاوی خوای گەورە لێبێ و جەژنە پیرۆز بێ خی گەورە لە تۆش کار گۆران دەژنیەوەش پیرۆز بێ سپاس ڤینۆسخان جەژن لای تۆ چۆن بەڕێوە چوو پەیامەکانی جەژن لای تۆ چییە پێناسی جەژن لای تۆ چییە؟ جەژنی ئەم ساڵ زۆر جیاواز بوو جەژنی تا زۆر خۆش بوو هەمیشە هەر لە جەژن و خۆشی بەختەوەریابی ڤینۆسخان ئەم بەیانیە چیتان خوارد چیتان بۆ ماڵەوە لێنا چیتان خواردووە
میوان ئایا زۆر ڕووی تێکردن میوان کەم بوو وەڵام میوان زۆر بوو برنج و قەیسی و وەری سووکە هەرەوە نییە بەرە وەڵا ئیشەڵا عافێتتان بێ و بێگومان هەر ئەوەیە ئیشەڵا خوای گەورە جەژن بکاتە مای خێر بۆ ئێوە زۆر دەستخۆشی بۆ برانی کە پەیوەندەکەسی لێوەرگرت سپاس بۆ بەڕێزت فینۆسخانە میشار لە شادی و لە بەختەوەری ئابژی کێ خاوەنی سێ جامی مۆندیالە دوو ئیختیار هەیە پێلێ یاخود مارەدۆنا خۆ ماڵاوەکار من وەرم گرێت کە پرسیارەکە بوو پرسیارەکە بوو بۆ شێمە ئەمەیان ئیشەکەی خۆمانە بەڵام من زۆر خراپم بیناتان ڤینۆسخان کێ خاوەنی سێ جامی مۆندیالە پێلەی بەرازیلی یاخود مارەدۆنا باوک ماڵی یەکەمە خۆش خۆمی زەڵە مارادۆنایە کامیان بڵێ پێلی بێ باوک ماڵی ئەوە خۆش ماڵە مارادۆن باوکت ئەڵێ پێلی خۆتەڵی مارەدۆنا بەڵێ کامیان بڵێ ئاسانکاری بۆوانی تر کرد بۆ منیشی کرد وەڵی منەڵێم بە قسەی باوکە باشترە زانێت دیارە دا پێلی بێ دەست خۆ هیچ نازانین دیارە نەوەڵاری چی لێ نازانم دەیسلاوە ڕێزمانەوە باوکە جەژنی پیرۆز بێ دەست خۆش بە زۆر سپاس چای منی هەر بژیت سپاس و پەیوەندەکەت میشار لە جەژنابی کاک داوەنەگە بتوانێت ئەمەم بکوژێنێتەوە زۆر سپاس یەکەم کاک ئازادیان سڵاوی خوا لەوێ جەژنی پیرۆز بێ کاک داوەن بەڵێ کاک ئازادیان جەژنی پیرۆز میشار لە جەژنابی سڵاو جەژن لە تۆ تای کارمەندان و لە هەموو مسلمانانی جیهان بەگشتی و کوردستان بە تایبەتی پیرۆز دەکەم سپاس بۆ تۆ هەموو ڕێژێکتان هەر جەژن بێت و هەموو جەژنێکتانی شەر لە خۆشی و شادیدا بێتن کاک ئازاد لە چۆ لەگەڵمان بووی قەزای خەبات زۆر خۆشحاڵین لە قەزای خەبات جەژن چۆن بەڕێوە چوو جەژن لای ئێوە چۆن پێشوازی لێکرا بەڵامەکو پێویست نەبوو ڕاستی قەلەبانەکە نەبوو بەڵێ کاک ئازاد ئەگەر بتوانین کەمێک دەنگی تەلەڤیزیۆنەکە کەستەی سپاس دەکەین بەڵێ کاک ئازاد پەیامەکانی جەژن لای تۆ چییە؟ وای جەژن بەڕاستی جەژن پەیامی جەژن ڕاستیانی ئەوەیە جەژن مانەی ئەوە دەگەیەنێتن کە تو دلت لە کەسێک تۆرە بێتن یان لە کەسێک عاجز بێتن لەو ڕۆژە پیرۆزە لەگەڵی ئاشتیەوە ئەمە بەڵێ کاک ئازاد ئەمە بێگومان هەر بە زمان نابێ ئێمە زۆر جار یعنی ئەها نمایشەکەی نمایش یعنی ئێمە لە دەرەوە بۆ نمونە باسی گردن ئازایی و باسی لێبوردەیەکەین بەڵام خۆمان لەگەڵ زۆر کەسا کێشەمان هەیە یعنی ئایا تۆ هەر بە عەمەلی ئەم ساڵ کرد لەگەڵ یەکێکە عازبی ئەم ساڵ توی گردن ئازایی لێ بکەی وڵی دەگرێتەوە سەر ئینسان بەڕاستی هەموو ئینسانێک بۆچێک نەڕاستی هەیە دلی زۆر فراوانە و زۆر لێبوردەیە بەڵام هەندێک کەسیش هەر لێبوردە دەبوویت پاس جەژنیش هەر وەکو جارانێتەوە ڕاستی بێگومان هیوادارم جەژن زۆر پەیامی گەورەتری تایە جەژن هەر دابەشکردن نقڵ نییە و چکلێت نییە بەڵکو جەژن بریتە لەگەر نازایی خۆشەویستی بەخشینەوە بۆ یەکتری زۆر پیرێزە ڕاستی هیوادارم کە ماناقوڵەکانی جەژن تێبگەین کاک ئازادیان با زۆر کاتت نەگرم چێ خاوەنی سێ جامی مۆندیالە دوو ئیختیار پێلی یاخود مارەدۆنا پێلی بێ باشە گیان سپاس بۆ پەیوەندەکەی میشەر لە جەژن و خۆشیابی سپاس بۆ بەڕێزت کاک دڵشێر لە چیەوە کاک دڵشێر لە هەولێر کاک دڵشێر گیان سڵاو لەبێ و جەژنە پیرۆز بێ السلام علیکم وعليك السلام ورحمة الله وبركاته جەژنتان پیرۆز بێ لە هەموو کارمەندانی پەیام هەمیشە هەر لە جەژن و خۆشیابی کاک دڵشێرگیان جەژنی تۆش پیرۆز بێ جەژنی خانەوادەت پیرۆز بێ جەژنی هاوڕێیان و خۆشەویستان و دۆستانت زۆر سپاس کاک دڵشێر جەژن لە هەولێر چۆن بەڕێوە چوو الحەمدوللا زۆر باشی بەڕێوە میوانتان زۆر بوو کاک دڵشێر وەڵی میوان هەبوو سەردانم خزمان کردووارێ وەڵا سپاس بۆ خوای گەورە هەمیشە هەر لە جەژن و خۆشیابن کاک دڵشێر هیچی خۆش نییەوەمان باسکەی لەم جەژنەیە ناوەڵی کورە بەسەرا تشتێکی خۆش واللهی دەو دەمەیتم لە یادیە والله هیوادارم ئەو پەیوەندیانی کە دواتر هەوڵی پەیوەندیێن باشتێ حازرکەن بۆ یشتێکی خۆش دیارە بۆی کە بەرنامەکەمان وشک نەبێ هەندێک قسەی خۆشتیا بکەین کاک دڵشێرگیان پرسیارەکە گۆڕا لە سەرەی بەڕێستا پرسیارەکەمان بوو بە گۆتەنبەرگی داهێنەری چاپخانە کەی لەدایک بوو پرسیارەکە تایبەتە بە مێژوو گۆتەنبەرگی داهێنەری چاپخانە کەی لەدایک بوو سێ ئیختیارە لەسەر شاشە دیارە 1444 1455 1545 1455 بێ
کاک دڵشێر بەڵێ یەکم لەو ناڵێ پێم بڵێ وەڵامەکەی چییە لای تۆ؟ وڵی 1455 نازانم زانیاریان 1455 بیکەینە کۆتا وەڵام؟ واللهی زانیاری نیە هەر ئەوەن دەیە ئەگە نازانم وەڵی تر ئەمەوێ وەڵامێت جێگیر کە ئیبرای من با کۆتا وەڵام بێت 1455 کۆتا وەڵام بێ؟ بەڵێ خۆشکم بەتوانی بەزاریکەم ببوورە نەوەڵا لەبەرەوەی کاتمان کەمە و ئەبێ ئەو پەیوەندیانەی کە لەسەر هێڵن بەشداریکەن زۆر داوای لێبوورنەکە سپاس دەکەین هەر بەشی کاک دڵشێرجان خوا لەگەڵ برای بەڕێزم سپاس بۆ پەیوەندەکەت نەباتخان لە چەمچەماڵ نەباتخان سڵاوی خوات دەبێ و جەژنێ پیرۆز بێت السلام عليكم وعليك السلام ورحمة الله وبركاته نەباتخان دەستخۆشیم بەرنامەیەکەم برای بەڕێزم هیوادارم سەرکەوتوو بن سڵاو ڕێز و جێژنە پیرۆزم بۆ سەردەم کارمەندانی پەیامی خۆشەویست و نەباتخان ببوورە ئەگەر بتوانین لە تەلەفۆنەکە و گوێ لێ بگریت لە تەلەڤیزیۆن و گوێمان لێ نەگریت مۆبایلەکە و گوێم لێتان زۆر باشە نەباتخان جەژن یەکەم ڕۆی جەژن لایەوە چۆن بەڕێوە چوو پەیامەکانی جەژن چییە لای تۆ؟ لەخوا بە زیاد دێت خۆش بوو یعنی جەژنێکی گەرم و گۆڕ بوو لە چەمچەماڵ بەڵێ باش بوو لەخوا بە زیاد دیارە وەڵا سەردانیمان کرد و میوانمان سپاس بۆ خوا میشە هەر لە جەژن و خۆشییا بن نەباتخان خوای گەورە جەژن کاتەمای خێر و خۆشی و بەرەکەت بۆ هەمومان نەباتخان بەڵێ گۆتەنبەرگی داهێنەری چاپخانەکەی لەدایک بووە سێ اختیار لەسەر شاشەیە 1444 1455 1545 بە اختیاری دووەم بێت ئاسانکاریمان بۆ ناکەیت وڵی سێ اختیار ئاسانکاری یعنی لەوە ئاسانکاریتر چی بکەین ئێمە پەنجاو چوار ئەپۆن چل و پێنج 1545 بێ دەی باوکەکەم دەی بەڵێ بەڵێ بە ئەوە بێ بەڵێ ئیتر خۆ دەزانی بیکەمە کۆتا وەڵام وەڵاهی بڵێم چی نازانم با کۆتا وەڵام بێ دەیخەینە کۆتا وەڵام بێ زانیاریشم نییە بەس ئاسانکاریشمان بۆ ناکەن ئەڵم کۆتا جێ بگرە ئەڵم کۆتا وەڵام بێ با کۆتا وەڵام باشە نەباتخان هەمیشار لە جەژن نابیت سپاس بۆ تۆ گیان سپاس و پەیوەندەکەت هەمیشار لە جەژن خۆشیایی پەیوەندی دواتر سەروین خان لە هەولێر سەروین خان سلام علیکم و رحمة الله وبركاته باش بەڕێزم زۆر سپاس سەروین خان جەژن پیرۆز بێت لە تۆش پیرۆزە لە سەرجەم کاربەندانی پێیان هەمیشار لە جەژن و خۆشییابی سەروین خان زۆر هەوڵم داوا من لە پاریش هەوڵم دا پێ وەرنەگیرا ئەمادام ئەم ساڵ پێ وەرگیرا ئێمە زۆر یاکەم بە سوسکە پێی وەرگیرا لەمە ئێمە زۆر خۆشحاڵین زۆر سپاس بەڵێ سەروین خان ئەم بەیانیە چی بۆ ماڵم ناڵ لێناوە وەڵا دایکم شیوەکە دایکی شیوەکە و قەیسی فاسۆلیای دێنابوو یاخوا عافێتان بێ ئێوەش باش خواردتان بەڵێ ئێوەش باش خواردتان ئەڵێم بەڵێ یاخوا عافێتان بێ سڵاو و ڕێزمانەیە بۆ هەموو ماڵەوە و جەژنیان پیرۆز بێ و میشەر لە جەژنا بن جەژنە پیرۆزە لە چیەکەی لەم ڕێگەی ئەم بەرنامەیەوە وەڵاهی جەژنە پیرۆزە ئاراستی سەرجەم کە کار و هاوڕێکانم دەکەم لە ئێوەی خۆشەویست زۆر سپاس هەمیشار لە جەژن و خۆشییا بن سپاس بۆ ئێوە سەروین خان گۆتەنبەرگی داهێنەری چاپخانەکەی لەدایک بوو گۆتەنبەرگی داهێنەری چاپخانەکەی لەدایک بوو ساڵی 1940 هەمووان کرد دانەیەکت بۆ لابر دانەیەکیش بۆ من لابە زۆر هەوڵم داوە واللهی ناتوانم دانەی لاوم بەڵام من ئیختارەکانە خوێنمەوە تۆ جوان گوێم لێ بگرە 1444 1455 1545 یاڵا دەی وەڵا 45 باشە وڵا تۆ زانی باشە وەڵی نازانم دە هاوکاریم بکە یەکەم جارمە واللهی نازانم ئەوان دوو ئاسانکاری بوو بۆ میدانەیەک لابە سەروین خان ئەوتە چەند تۆ ئەوتی خۆ سەوتە چەند 45 ئاخە چەند و 45 جوان بۆ بخوێنەرەوە بەڵێ جوان اختیارەکە بخوێنەرەوە خۆ لەسەر شاشە هەیە
1545 1545 ئەوە بێت والله نافهم ده هاوکاریم سا با ئەوە بێت ئەخەتەواوە ئەخۆ درۆ ناکەم حەسەس سپاس بۆ تۆ زۆر سپاس ئەمیشار نەجەشناوی خوشکی من سپاس بۆ پەیوەندەکەت خوارد لەگەڵ شەهێن محەممەد لە سەنسما پسەرەکە گۆڕاوایە تاواجم لێ سپاس دابان کاک برگاجان بەڵێ ستای خوارد لێبێ شەیەن خان السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. جزنتان پیروز بێ. جژنی تۆ پیرۆز بێ شەیەن خان ئەمیشار لە جەژن و خۆشییا بیت. زۆر سپاس. شەیەن خان. بەڵێ. بارودۆخت چۆن بوو لە جەژنە؟ وڵا باشم لەخوا بەزار بێ. زۆر باشیت؟ وڵا باشم لەخوا بەزار بێ چۆنن؟ ئینشەڵڵا هەر زۆر باشە بی شەیەن خان. میوانتان زۆر بوو یا کەم بوو شەیەن خان؟ جژن؟ بەڵێ خۆ کاتی تر ناڵێم. وڵایی زۆر سارد بوو. سارد بوو؟ ئارۆڵە جژنە لە سلێمانی کردن هەر زۆر سارد بوو. لە سلێمانی کردی ئەم جەژنە؟ بەڵێ. وڵای خۆ لای ماڵ ئێمە لە گەڕێکی گۆیژە جەژن گەرم و گوڕ بوو. ئێوە لە چ گەڕێکێک یعنی وا سارد و سەرد؟ لە سەرچنار. لە سەرچنار. وڵی پێویستە شەیەن خانۆک و ئەمەشم پێدا لە سەرتاوە ئێمە دوو جەژنمان هەیەوەکو مسلمان پێویستە زۆرە باشی پێشوازیان لێ بکەین بە گەرم و گوڕی بە خێراتنیان بکەین زۆر خۆشحاڵ بین لەم دوو جەژنەیە. بەڵێ بێگومان وایە زۆر ڕاستە نادی بێگومان هەیەوەکو مسلمانان دەبێت بە گەرم و گوڕیەوە پێشوازی لێ بکەین. بێگومان وایە خوای گەورە جەژن کاتە مای خێر بۆ تۆ بۆ خانەوادەت و بۆ هەموو هاوڕێیانت. ئینشاءڵڵا بۆ هەموو لایەن. زۆر سپاس. پرسیارەکەمان گۆڕا شەیەن خان زانا و خواناسی کورد مامۆستا ئەحمەدی موفتیزادە کەی لەدایک بووە؟ پرسیارێکی ئاینیە. زانا و خواناسی کورد مامۆستا ئەحمەدی موفتیزادە کەی لەدایک بووە؟ 1934 1545 1945 1943. وەڵایی هاوکاریم بکە چونکە باش هەمووی هاوکاریەکە و کەس هاوکاری من ناکە. بەڵێ؟ ئەڵێم هەمووی داوای هاوکاریەکە. ئاخە من لەم یەکم پرسیارەکەتان گۆڕیوە بۆیە. باشە 1934 1945 1943. 1943 هاوکاریەوە. شەیەن خان بەڵێ. تۆ زەرم ناڵە دوور خەرەوە خۆ لە هیچ نییە. بەڵێ. ئەڵێم ئەو مناڵە دوور خەرەوە گوێم لە هیچ نییە. تەواو باشە دەی. ئێستا اختیارێکم پێ بڵێ لە بینی ئەو سێ اختیارەیە دەیڵە. زۆرەکان دەخینەوە. 1934 1945 1943. 1934 وڵات تۆ وەسان داینێم. بەڵێ. دیکەمە کۆتا وەڵام. وەڵایی بە هاوکاریم کە. وتە 1934 1934 دەبا ئەو بێ باوە بێ قەی ناکەدی. باشە دەست خۆش لەواچی هەڵەش بێگەرنە مازاکە خوا لەگەڵ بێ. سپاس بۆ تۆ خوا لەگەڵ بێ میشار لە جەژن و خۆشیاوی. سامی کاک سامی لە دوهۆ. کاک سامی گیان سڵاوی خوات دێبێ و جەژنە پیرۆز بێ. لاوی خۆی گەورە لە ئێوەی بەڕێز و جەژنتان پیرۆزی ماوەستا گۆران. سپاس دەکەین کاک سامی گیان. بارودۆخی دۆک لەگەڵ جەژنە؟ وەڵا الحەمدولیا بارودۆخی دۆکیش گەلێک باشە مامۆستا. ئەمنیش جەژنتان پیرۆز دەکەم و هیوادارم جەژنی خێر و خۆشیوی بۆ هەموو لایەک ئینشاءڵڵا بۆ دانشتوانی شاری سلێمانی و هەموو کوردستانیان هەموو خبرا مسلمانەکانمان ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا کاک سامی گیان سپاس بۆ تۆ. کاک سامی جەژن چمانایەکی هەیە لای تۆ؟ جەژن پێویستە ئێمە ئەوەی کە بەڕاستی لێ عادزین یا کێشەیەکمان لەگەڵی هەیە دەست لە ملان یەکتر بین ئاشتیان بکەینەوە گەر نازایی لێ گیان حەزەکەم ینی ئەو جەژنەوەکو خۆمان دەڵێن جەژن بڵێن بە ناوەکەی ڕادیارە دەبی گەردە نازایی لە یەکتر بکەین لە یەکتر ببورین داخوای گەورەش لێما ببووری و هەروەها هیوادارم لە جەژنی داهاتوو جیهانێکی سەلامەتتر و دوور لە بەلا و دوور لە شەڕ و دوور لە ڤایرۆس و دوور لە هەر شتێکبی ئینشاءڵڵا ئێمە بتوانین هەموو جەژن و بۆنە ئاینیەکانی خۆمان لەو ساڵەدا ئینشاءڵڵا بەڕێوە ببین. ئینشاءڵڵا هەمیشە لە جەژن و خۆشییا بن. کاک سامی بەسەرات شتێکی خۆشمان بۆ باز ناکە هیچ لایە؟
بەداخەوە مامۆستا وەڵای من نێستاچم لە بیر نایەبەوەی بە پەیوەندیەوە مەشغوڵ بووم. بەڵێ بەڵێ ئەوەی بە پەیوەندیەوە مەشغوڵە هیچ لە فکر نییە. بەڵێ ئەڵەم هەمووی بە پەیوەندیە مەشغوڵە هیچی لە فکر نییە. بێگومان مامۆستا پەیوەندی زۆر باشە وەردەگیرێت. دەی هەمیشە هەر لە جەژن و خۆشییا بن کاک سامی جان. کاک سامی زانا و خۆناسی کورد مامۆستا ئەحمەد مفتیزادە کەی لەدایک بووە 1934 1945 1943 بینی خۆمان مامۆستا گۆران تۆ بڵێ 34 نەبی بینی خۆمان بێ تۆ زانیاریت هەیە کاک سامی تۆ زانیاریم هەیە با 34ەکە بێت تۆ شاوکارێکمان بکە وەڵی بینی خۆمان بێ منیش نازانم نازانی ئەمیش دەرێن با 34 مادەم نازانی با 34 با 34 بێ دەی با 34 بێ کاک سامی جان هەمیشە لە جەژن و خۆشییا بی کاک سامی سپاس بۆ تۆ خواد لەگەڵ بێ کاک سامی جان هودا عادل لە سەی سادق پرسیاریشمان گۆڕی هودا خان سڵای خواد علیکم وعليك السلام ورحمة الله جژنیشتان پیرۆز بێ جەژن لە تۆ پیرۆز بێ هودا خان هەمیشە هەر لە جەژن و خۆشی و بەختەوەریا بژیت لەگەڵێەوە ئینشاءالله بەڵێ هودا خان بارودۆخی جەژنایەوە چۆن هودا خان وەڵا باش بوو الحەمدولله باش بوو یا زۆر باش بوو وەڵی باش بوو هیوادارم هەمیشە هەر لە خۆشی جەژنا بن جەژنە پیرۆزە لە چی ئەەکەی هودا خان لێرەوە بەڵێ فەرموو بەڵێ بەڵێ فەرموو تۆ بەڵێ فەرموو جەژنە پیرۆزە لە چی ئەەکەی عفو ئەوە جژنە پیرۆزە لە سەرجە موسڵمانانەکەم ئینشاءالله هەر لە جژن و خۆشییا بن بەڵێ سپاس دەکەین هەمیشە تۆشە لە جەژن و خۆشی و بەختەوەریا بژی ئینشاءالله هودا خان پرسیارەکەمان زانا و خۆناسی کورد مامۆستا ئەحمەد مفتیزادە دیارە پرسیارەکە گۆڕا ببوورەوە دیارە ئەوە تیایما بووە پرسیارەکەمان شۆڕژگەر و زانای کورد شێخ سەعیدی پیران کەی لە سێدارە درا شۆڕژگەر و زانای کورد شێخ سەعیدی پیران کەی لە سێدارە درا 1925 1924 1923 1925 کە ساوکاریم بکەی تۆ لە مێژووە شارەزای هودا خان بەڵێ لە مێژووە شارەزایت وڵی تا ڕادەیەک من کاتی خۆی لە مەکتەب هەموو شتێکی مێژوو مەزانی بەڵام ساڵم لەبیرە چۆ زۆر عکس بوو یعنی ساڵم لەبیرە چۆ بەڵێ بەڵێ وڵا ڕاست دەکەی ساڵ تۆزێ ناخۆشە لەبیرەچێتەوە وڵا ڕاست دەکەی 1925 باشە بە ساکاریم بکەی تۆزێک وەڵاهی هەمووی هەر باشە 24 باشە 23 باشە 25 باشە هەمووی هەر ساڵە وەڵامێکمان پێ بی بۆی ئەو بەرەزانەی کە کاتمان ماوە بۆی بتوان پەیوەندی بکەن 1925 تەواو جێگیری کەم بەڵێ دەستچاو خۆش بێ باشە گیان سپاس بۆ تۆ هەمیشە لە جەژن و خۆشییا بێ سپاس بۆ بەرەزت خوارد لەگەڵ بێ سپاس بۆ پەیوەندەکەی هودا خان کە لە سەی سادەخەوە لەگەڵمان بوو پەیوەندیتر ئامادەیەکێک دابان خۆشەویستانم دیارە پرسیاری کۆتایی بەرنامەکە شۆڕژگەر و زانای کورد شێخ سەعیدی پیران کەی لە سێدارە درا کاکارزان لە ستێمانی کاکارزانگیان سڵای خوارد دەبێ کاکارزانگیان جەژنە پیرۆز و هەمیشە لە جەژن و خۆشییابی کاکارزان نێوانت لەگەڵ جەژنا چۆنە کاکارزانی بەڕێز سپاس بخوای گەورە یعنی بینت باشە الحەمدولله جەژن لای ئێوە چۆن بەڕێوە چوو گەرم و گۆڕ بووی میوانتان هەبوو کاکارزان هەر پێشوەسی کە لە ڕەمەزانە عیبادەتێک خۆمان کردو بۆ جەژنەوە جەژنێک بێگومان یعنی بە باشی پێشوازیت لە مانگی ڕەمەزانی پیرۆزیش کرد سپاس بخوای گەورە خوای گەورە تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبوڵ کات لە مانگی ڕەمەزانە بێگومان خۆی ئەوە جەژنەکەیە کە ئێمە بتوانین مانگی ڕەمەزان زۆر باشی تێپەڕین وایە بەڵێ کاکارزان شۆڕژگەر و زانای کورد شێخ سەعیدی پیران کەی لە سێدارە درا ساڵی 1923 1924 1925 23 بەڵێ نایگۆڕیت نایگۆڕم هەرەوە بێ باشە گیان سپاس بۆ پەیوەندەکەت کاکارزان هەمیشە لە جەژن و خۆشییابی سپاس بۆ تۆ خوارد لەگەڵ کاکە نەوا لە زاخۆ کاکە نەوا بەڵێ سلام عەلەیکوم کاک گۆران چۆنی باشی برا کورە وعەلەیکە سەلام تۆ چەوەنی کاکنەوە گەلێک باشم الحەمدلله بەس ساخی سڵامەتیەوە دەرچاوە کورە هەمیشە لە جەژن و خۆشییابی و جەژنی پیرۆز بێ کاکەنەوە هەر لێرەوە تا زاخۆ گەلێک مەمنون ساغ سپاس جەژنە ڕەمەزانە لەو هەمیە پیرۆز
دعاش خود تعالى بكم هل جنب جينا هل كفتا نماهي كون خوشيا كورونا و ايش وآريشا بملت كرد وهي مسلمانا فلا همیشه لجژنا بکاکەنەوە ئەجەژن لە زاخۆ چۆن بەڕێوە چوو لە زاخۆی دەلال والله الحمد لله باش بريفاتشو بس تاكي صوص بكم عالم تاع جزائر كورونا وباراستني قالك خوش دارات كدنا هاد چون كم بي يا بو سرطان ابو جشن فيروس كني مەلەخوای گەورە هەمومان لەو ئافات و بەڵایە پارێزی ئینشاءڵڵا کاک نەواجیان اللهم امين ان شاء الله اجمعين ئینشاءڵڵا کاک نەواجیان پرسیارەکەم بۆ تۆی بەڕێز و خۆشەویست شۆڕژگێڕ و زانای کورد شێخ سەعیدی پیران کەی لە سێدارە درا 1923 1924 1925 1925 دڵنیای یاخود هەر لە خۆتەوە ێڵێ والله من زانياري تاندي زانياري من اكيد 1925 ئەکیدی کاک نەوا بله اكيد متاكد مظبوط ديزاين درسته بەڵ باشە کاک نەواجیان سپاس بە پەیوەندەکەتەی میشار لە جەژن و خۆشیابی بيرمينو بختار سپاس بۆ بەڕێزت کاکەنەوە لە زاخۆ کۆتا پەیوەندی کاکە محەممەد نووری لە چەمچەماڵ کاک محەممەد گیان سڵاوی خوات دەبێ و جەژنە پیرۆز بێ جژن لە هەموو لایەکتان مبارەک بێ لە ئێمەش و لە ئێوەش سپاس دەکەین کاک محەممەد جەژن لە چێ پیرۆز دەکەی پیرۆزبایی لە کێیەکەی کاک محەممەد بەڵێ ژوان جۆم لێدە پیرۆزبایی لە کێیەکەی لە ڕێگەی پەیامەوە والله پیرۆزبایی لە گەورە و بچووک و کچوو کوڕ و هەرچی کەسێ بە ڕۆژوو سڵاوی لەکەم ئاها بڵێ لە دار و بەر پیرۆزبایی لەکەم ئەوەی بە ڕۆژوش نەبوو داوای هیداەتی بۆ ئەیا فەرمە شتێکی جوان بوو ئینشەڵڵا خوای گەورە ڕۆژ و تاعاتی هەموو لایەکیش قبوڵکە بەسپاسی خواکەم کە توانیمان لەم ڕەمەزانەیە لەسەرەوەی عیبادەت و ئەوە الحەمدولله کە زیاتر کتێبمان خوێنەوە توانیمان لە بیر و باوەڕی ئیسلامی و عەلمانی زیاتر شارەزاد بین لەلا خۆمان بەڵێ ئینشەڵڵا خوای گەورە جەژن کاتەمایی خێر و خۆشی بۆ هەموو لایەکیش کاکە محەممەد گیان کاک محەممەد گیان تۆ کۆتا پەیوەندیت شۆڕژگەڕ و زانای کورد شێخ سەعیدی پیران کەی لە سێدارە درا 1923 1924 1925 باشە منیش پرسیارێ لە تۆکەم دەی فەرموو تۆڵی لە کەم تاریخیانە پێی گرتووە گیان کاک محەممەد تێ نەگەیشتم ئەڵم تۆڵی لە کام تاریخیانە پێی گرتووە نە ئەڵم کەی لە سێدارە درا ئاخر منیش زانم ئەڵێ منیش پرسیارێ لە تۆکەم وەڵایی نازانم وەڵایی نازانم تۆش نازانی دیارەمە وایە کاک محەممەد با 25 لە 25 دڵنیای 25 باوێ 25 باشە کاکە محەممەد گیان سوازە پەیوەندەکەت هەمیشە لە جەژن و خۆشیابی کاک محەممەد خۆشەویستانم زۆر داوای لێبوردنەوە بەڕێزاناکەم کە نەمانتوانین لە بەرنەبوونی کات پەیوەندەکان وەربگرین ئینشەڵڵا لە ڕۆژانی داهاتووە لە ڕۆژی دووەم و سێمی جەژنی ڕەمەزانی پیرۆزیشە ئینشەڵڵا هەر لە ماوەی ئەوە 45 خولەک کە ئێستا 45 خولەکە لەگەڵتان 45 خولەک لەگەڵتان نەبین بۆ وەرگرتنی پەیوەندەکانی ئێوە و ئینشەڵڵا وەڵامی دروستیش ئەبێتە خاوەنی خەڵات خۆشەویستانم ئەگەر هاوکارانی خۆشەویستم ناوبڕێکم بدەنێ بۆ ئەوەی ئێمە بتوانین وەڵامە ڕاستەکان جیاب بکەینەوە و تیرپشک وەڵامە دروستەکان بکەین.
دين وبيصني يصير شعري وفانا من بوادمي يعني ثماني شولا ماوي بخواغم وشاهر جن من بوادمي يعني فريش وزاماوي يعني فريش وزاماوي بخوادرون وين زمان بوان يعني دنيا تريش إن جادرون وين زبري بوان يعني دنيا تريش دووبارە سڵاوی خۆی گەورەتان لێ خۆشەویستانم خۆی گەورە جەژن کاتەمای خێر و خۆشی و بەختەوەری ئاسوودەیی پێکەوە ژیان بۆ هەموو لایەک ئەوەی کە بەڕاستی هیوادارم بە قسە بکەن ئەوەی کە لە یەکێ ئازا دڵی لە یەکێ نیگەرانە بچێ ئاشتی بکاتەوە باوەشکەن بە یەکەوە پیرۆزبایی لە یەکتر بکەنەوە لە هەمان کاتەگەر نەزای لە یەکتر بکەن. خۆشەویستانم ئەو بەڕێزانەی کە وەڵامەکانیان دروست بۆ تیربشک و بەڕێزانەکەین کە زۆرێک لە وەڵامەکان دروست بوو تەنها دوو بەڕێز وەڵامەکانیان دروست نەبوو. دیارە بەس پێش ئەوەی کە تیربشەکە بکەم با پێتان بڵێم وەڵامی هەموو ئەگە بتوان ئەم مایکەی گوێم بکوژێنەوە سپاسانەکەم هیتفۆنی گوێم وەڵامی هەر پێنج پرسیارەکەتان پێ بم بۆ ئەوەی کە وەڵامە ڕاستەکەی وەڵامی ڕاستی دیاری کردووە بۆ ئەوەی کە دوودڵ نەبێتەوەی کە ناوەکەی لە ناو تیربشەکە یەکەم جار ڕادووی دروست کرد بێگومان مارکۆنی مێژوونووسی کوور شەرەفخانی بەردیسیکەی لەدایک بووە بێگومان ساڵی 1943 کێ خاوەنی سێ جامی مۆندیالە بێگومان پێلەی بەرازیلی گۆتەنبەرگی دایەنەری چاپخانەکەی لەدایک بوو 1545 زانا و خواناستی کورد ئەحمەدی موفتیزادە مامۆستا ئەحمەدی موفتیزادەکەی لەدایک بووە ساڵی 1934 لەدایک بووە شۆڕژگەر و زانای کورد شێخ سەعیدی پیران کەی لە سێدارەدرا ساڵی 1925 لە سێدارەدرا. خۆشەویستانم ئەو بەڕێزانەی کە وەڵامەکانیان دروست بۆ ئێستا تیربشکان بۆکەین بۆ ئەوەی کە زانکیە بێتە خاوەنی خەڵات باجوان تێکی بەم بۆ ئەوەی کە هیچ بەڕێزت دڵی لە خۆی دانەبێنێ. بەڵێ کاک شەعبان لە ئاکرێ کاک شەعبان لە ئاکرێ بووە خاوەنی خەڵات پیرۆزبایی لێ یەکەین کاک شەعبانی بەڕێز هەر لێرەوە تا ئاکرێ هیوادارم کە پەیوەندی بکە بە 1950 155 28 85 لەسەر شاشە ژمارەکە دەرەکەوێ 1950 155 28 85 دووبارە پیرۆزە کاک شەعبان هەمیشە لە جەژن و خۆشیابی زۆر داوای لێبوون لەو بەڕێزانەکەم کە لە بەرنەبوونی کات پەیوەندەکان وەرنەگرت هیوادارم کە لە دوو ڕۆژی داهاتوو بتوان پەیوەندەکانی وەربگرن و ببنە خاوەنی خەڵات. جەژن لەیەوە پیرۆز بێ هەموو کاتێکتان جەژن و ئاسوودەیی بەختەوەری بێ ئینشەڵا سبەی لە کاتژمێر 7 چاوتان لەسەر پێیان بێ دێنەوە خزمەت ماڵتانەوە خواتان لەگەڵ.